9 مانگە ئەم سێ باڵەخانەی نیشتەجێبوون لە کفری دابەش کراوە و هێشتا کەسی تیادا نیشتەجێ نییە. ئەو کارەبا و ئاوەڕۆی بۆ دابین نەکراوە. ئەمە هۆکاری پێنەدانی کلیلی ئەو شوقانەیە بە خاوەنەکانی هەتا ئێستا. مامبەکرد تاکە ماڵە بەبێ ئەو خزمەتگوزاریانەش شوقەیەکی لەو سێ باڵەخانەیە ئاوەدان کردووەتەوە. ئەو دەڵێت ئێرە خزمەتگوزاری تیا نییە، بەڵام لە کرێچێتی بۆ من باشترە. وتم لە مەسئولیات خۆم تێم کرێم نییە، کرێچیم بەخوا هەملاو کریا 4 مانجارێک کری ئەدەم ئیسا 4 مان قەرزارم قەسەم بەخوا 250 بۆی بردیە. قایمقان پێمی وتی براکەی باوکم ئاوی نییە، کارەبای نییە. وتم لە ڕێی خواوێ لە ڕێی هەرچیە بووم کە ناوێ ئەگەوە بێ کارەبایش ئیدارەم کردی ئیداراکەم تیە. هەر خۆم تەنیا بە حرەسیاتیش ئیدارە ئەکەم. بە دەرەجەی یەکەم داری خزمەتگوزاری ئاو کارەبا و ئەساسە، بەڵێ ئاوڕۆ و هەمان شت بیدایەی شوقەکان مەتخەلەکە کە ئەچیتە ناویەوە ئەو مدەڕەجەکانەوانە چاک نەکراوە و چاڵی چۆڵیشێ لە دەورپی ئەمان هەمووی گەرە چاک بکرێتە. ئەم سێ باڵەخانەیە 36 یەکەی نیشتەجێبوون لە خۆ دەگرێت. پاش 4 ساڵ ڕاوەستانی کارەکانی بەهۆی قەیرانەوە، ساڵی پار بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت تەواو کران. ئێستا ماوەتەوە هەندێک خزمەتگوزاری بۆ بکرێت و گرفتی سوودمەندبووانی چارەسەر بکرێت. 36 یەکەی نیشتەجێبوون بوو تەواو بوو، بەڵام خزمەتگوزارەکانی ئاو کارەبە و ئاوڕۆی ماوە. داواکاریمان کردووە لە وەزارەتی ئاوەدانکردنەوە، ئەویش دیسان پەیوەندی بە بودجەوەیە، ومێ دەکەین لەگەڵ کابینەی نوێ بودجێ بۆ دابینکردن بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەوە یەکەکانیش دابەش کراوە بەسەر هاوڵاتیاندا. وەجبەی دووهەمان دیسان 36 یەکەی نیشتەجێبوونە. هەموو پرۆژە خزمەتگوزارەکانی لە ناو هەر هەمان دەرخستایە، بۆیە لەگەڵ تەوابوونی ئەو یەکانە هەموو خزمەتگوزارەکانی ئەو یەکانیش تەواو بێەوە دابەشەکرد بەسەر هاوڵاتیانە. ئەمە تاکە پرۆژەی نیشتەجێبوونی حکوومەتە لە کفری. فەرمانبەران و هاوڵاتیانی کەم دەرامەتی شارەکە لێی سوودمەند بوون. تەواوکردنی خزمەتگوزاریەکانی دایان خێزانی کرێکی لە نەهامەتی ڕزگار دەکات. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.